لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحال لواني هشتا وتسال لواني كان تفسير القرآن بيروز بيم وخزمتان بمبستر رزامندي خواهي قوله وهي وادارم اوي آزي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. واتبعوا ما تتلو الشياطين على ملك سليمان وما كفر سليمان ولكن الشياطين كفروا يعلمون الناس السحر وما أنزل على الملكين ببابل هاروت وماروت وما يعلمان من أحد حتى يقولا إنما نحن فتنة فلا تكفر فيتعلمون منهما ما يفرقون به بين المرء وزوجه وما هم بضارين به من أحد إلا بإذن الله ويتعلمون ما يضرهم ولا ينفعهم ولقد علموا لمن اشتراه ما له في الآخرة من خلاق ولبئس ما شروا به أنفسهم لو كانوا يعلمون. بەڵێ خۆشەویستان، لە بۆ وانەی سێمە لە خزمەت ئەوەتەدایە کەوا خوای گەورە باز لە جوولەکە دەکات کەوا چوون شوێنکەوتەی ئەو شەیتانانە بوون کەوا ئەو درۆ دەلەسانەی کەوا لەسەر عهدی سولەیمان ئەوان هەڵیان بەستا بوو ئیتیباعی ئەو درۆ دەلەسەی شەیتانەکانیان دەکرد. ئەوجا خوای گەورە فەرمێ سولەیمان کوفری نەکرد، سحری نەکرد و کوفری نەکرد، بەڵکو شەیتانەکان کوفریان کرد و خەڵکیان فێرە سحر دەکرد و هەروەها خەڵکیان فێرە ئەوەی ئەو شتانە دەکرد کەوا لە بۆ دوو مەلایکەتەکەدا بەزی بوون لە بابل کە هاروت و ماروت بوون. ئەوجا ئەو دوو مەلایکەتەش وما يعلمان من أحد هەر کەسێکیان فێر بکرد بە پێیان دەگۆ ئێمە تاقیکردنەوەین خۆت تووشی کوفر مەکە، بەڵام ئەوان دەهاتن فێرە سحر دەبوون، ئەوانەی کەوا دەسونە لایەن فێرە سحر دەبوون. یەک لە مەزهارەکانی سحریشان ئەوە بوو کەوا يفرقون به بين المرء وزوجه، سحری وایان دەکرد کەوا ژن و مێردیان لێک جیا دەکردەوە. ئەوجا خوای گەورە دەفەرمی وما هم بضارين به من أحد إلا بإذن الله، دەفەرمی ئەوان ناتوانن، ساحرەکان ناتوانن زەرەر لە هیچ کەسێک بدەن إلا بإذن خوانەبی سبحانه وتعالى ويتعلمون ما يضرهم ولا ينفعهم. وأوان كاتك أخوان فير السحر ذكر بالتأكيد فير أو اشتدبون كواز زرري لوان هنا وقازانز ولقد علموا لمن اشتراه ما له في الآخرة من خلاق. ولقد علموا لام توكيد قسمي بقدي تحقيق كواتب ببي شكو قمان أوان ديانزاني أو جولكاني كوافير السحر دبون ديانزاني لمن اشتراه هركسيك أو شتا اختيار بكا أو سحر اختيار بكاو أو سحر بكريتن لمن اشتراه ما له في الآخرة من خلاق. هركسيك أو سحر بكري وفير ببي أو بالتأكيد لآخرة هز بشو هز نصيبه نامنه كواتا وش بلقي لسروي كوا كافر بابلين الساحر كافرة لو تنها كسي كافر لآخرة هز بشيشينيا لو أواني ساق ديانزاني كاتك كوا فير السحر دبن ديانزاني كوا لآخرة هز بشيشيان نامنه أو زهر فيرشي دبون ولبئس ما شروا به أنفسهم خرابترين شدبو بۆی کەوا شەڕەو به ئەنفوسهم ئەی باعوا به ئەنفوسهم. بەڵێ خۆیان پێفرۆشت کەواتە ئەو دین و ئیمانەیان پێفرۆشت، نەفسی خۆیان فرۆشت و تووشی عەزابیان کرد مقابل بۆ سحری کە فێری بوون. لەو کانوا یعلمون، ئەگەر بیانزانی بە ئەگەر ملاحەزە بکەیت لەوێن دەردەفەرمی وەلەقەد عەلیموا، چاک دەزان ئەوەی ئەو سحرە ئیختیار بکاتن ئەوە لە ئاخرەت هیچ بەشی نامینێ. ئەوجا هەر کردیشیان ئیتر خراپترین شت بوو کە کردیان کە خۆیان پێفرۆشت دین و ئیمانیان لەسەردانا لە بۆ مقابل وەکەوا فێرە سحر بن. لەو کانویان ئەگەر بیانزان کەواتە کە لە سەرەتادا دەفەرمی وەلەقەد عەلیموا دوای دەفەرمی لەو کانوا یعلمون نەفی عیلمیان لێ دەکاتەوە وەکو زانایان دەفەرمون کەواتە ئەوە بەڵگەیە لەسەر ئەوەی ئەو عیلمەی کەوا کاری پێناکەی ئەوە وەکو جەهل وایە بەڵکو خراپتریش لە جەهل، چونکە جەهل
ئەگەر جارێک با بڵێن ئەگەر کەسێک بە عیلمەوە سنوور ببەزێنیتن زۆر زەحمەتترە کە خوای گەور لێی خۆشبی لەوەی کەوا کەسێک کە بە جاهیلی بیکە. کەواتە ئەگەر کەسێک جەهلی بەرامبەر بە گوناهێکە بی لێ گوناهەکە بکە زۆر ئاسانترە و زۆر نزیکترە لەوەی کە خوا لێی خۆشبی لە کەسێک کەوا عیلمی بە شتێکێ ئەو جە گوناهەکە ئەنجام بدە. بە هەر حاڵ ئەو عیلمەی کەوا عملی لە دوا دانایە زانایان دەفەرمن ئەوە عیلمی نافع نییە، عیلمی سوود بەخش ئەوەیە کەوا عملی لە دوا دابێ. ئەو عیلمەی کەوا عملی لە دوا دانایە ئەو حجەیە لەسەرت دەبتە بەڵگە لەسەرت ڕۆژی قیامەتێ. لێ خوای گەور دەفەرمی لەو کانوا یعلمون ئەگەر بیانزانی با کەواتە ئەو عیلمەیان ئەوە عیلم نییە بەڕاستی، ئەوە جەهلە بەڵکو جەهلێکی مڕەکەبیشە. ولو أنهم آمنوا واتقوا لمثوبة من عند الله خير لو كانوا يعلمون. ولو أنهم خواهي قد فرمي أجر أوان بالتأكيد إيمانيان بهنا با بو بيامي كوتا بيام كبيام بيغمبر معنا صلى الله عليه وسلم لزياته ويبسن اتباع السحر بكان دبها إيمان ببيام بيغمبر ما بين صلى الله عليه وسلم. أجر أوان إيمانيان بهنا با واتقوا ولا دوای و ئیمانەش تەقواشیان هەبا تەقوایەکی وا کە فەرمانیان پێ بکا بە چاکە و بیان جێڕیتەوە لە خراپە لە ترسی خوای گەورە ئەگەر ئیمان و تەقوایان هەبا ئەوە لەمەثوبة من عند الله خير لو كانوا يعلمون. ئەوە لەو حاڵەتەی مەثوبە واتە لە ثەواب و هات ئەجر و پاداشتێکی زۆر گەورەیان لەلایەن خوای گەورە بەدەست دەهێنا. لەبەرەوەی ئەهلی کتاب کاتێکەوە ئیمان بە پەیامی پێغەمبەری مەدەنی صلی الله عليه وسلم ئەوە وەکو خوای گەور لە قورئانی پیرۆز و لە سەر زمانی پێغەمبەری صلی الله عليه وسلم لە حەدیثدا هاتیە ئەوانە دوو جاران ئەجر و پاداش وەردەگرنەوە، جارێک ئیتیباعی پێغەمبەرەکەی خۆیان کردیە و جارێکیش کەوا ئیتیباعی پێغەمبەری مەدەکەن صلی الله عليه وسلم. کەواتە ئەگەر بێت و ئیمانیان بهێنا با و تەقوایان هەبوایە کەوا بیان کرد بە عەمەل ئەو ئیمانەی ئەوە ئەجر و پاداشت و ثەوابێکی زۆریان لای خوای گەورە بەدەست دەهێنا لەو کانوا یعلمون. ئەوجا لێرەدا لەمەثوبة نافەرمێ من الله لمثوبة من عند الله لمثوبة من الله بنكرة هاتية كواتا أجر پاداشتێکی زۆر گەورەیان بەدەست دەهێنا لەلایەن خوای گەورەوە سبحانه وتعالى أجر پاداشتێکی زۆر گەورەیان بەدەست دەهێنا ولو أنهم آمنوا واتقوا لمثوبة من عند الله لەلای خوای گەورە أجر پاداشتێک کەوا بەنەکرە هاتواتە زۆر گەورەیان بەدەست دەهێنا لای پەروەردگار سبحانه وتعالى کەوا زۆر چاکتر بوو لەو سحرەی کە ئەوان هەڵیان بژار. ولو أنهم آمنوا واتقوا لمثوبة من عند الله خير ئەو جور پاداشتەی لای خوای گەورە بەدەست دەهێنن زۆر چاکتر بوو لەو کار و پیشەی کە ئەوان هەڵیان بژار کە بریتیبوو لە سحر. بەڵام کاتێکەوە ئەوان بیانزانی با لەو کانوا یعلمون دیسانیش نەفی علمیان لێ دەکاتەوە مع العلم ئەوان خوای گەورە فەرمێ ولقد علموا دەیانزانی بەڵام ئەگەر بیانزانی با علمێکی نافعیان هەبووە ئەوە دەبا ئەو ڕێگای هەڵبژێرن ڕێگای ئیمان و تەقوایان هەڵبژاردبا نەوەک ڕێگای سحر نەوەک ئیتیباعی شەیطانەکانیان بکردبە ئیتر بەو شێوەی خۆیان پێفرۆشت. يا أيها الذين آمنوا لا تقولوا راعنا وقولوا انظرنا واسمعوا وللكافرين عذاب أليم. لدواء أو آتاني كوا چەندین ئاەتە کە خوای گەورە باز لە بەنی ئیسرائیل دەکا ئەو جا لێرەدا لە دوای ئەو مەجموع ئاەتە یەکەم خیتابە لە بۆ ئیماندارن يا أيها الذين آمنوا. وەکو ابن مسعودیش خوای لێ ڕازی بی دەفەرمی هەر کاتێکەوە جۆت لێ بخوای گەورە فەرمی يا أيها الذين آمنوا فرعها سمعك چاک جوی لێ ڕابگرە لەبەرەوە یان خەیرە کە فەرمان پێ دەکە ئەو خەیرە بەدەست بین لە بۆ دنیا و قیامەتت یان شەڕەکە خوای گەورە فەرمان پێ دەکە کە لێی دوور کەویەوە کەوا سەلامەت بی لە دنیا و لە قیامەتت. ئیتر يا أيها الذين آمنوا لقال إيميتي بيست ساق جولي رابقرين يا أيها الذين آمنوا لا تقولوا راعنا كواتل لز أو توجيهاتان كردوا يا أيها الذين آمنوا دي وكزانان دفرمون لضمن إيمان للتكليف كان إيمان أجر أتو إيمان دار دي أو خطابك لدواي أو إيمان أو خطاب ديتن أو فرمانك لدواي أو خطاب دي زيب زيبك زيب زي كردني فرمانك لدواي يا أيها الذين آمنوا نشاني إيمانا زيب زي نكردني شي نشاني نقصاني إيمانا. تفرمي لا تقولوا راعنا وقولوا انظرنا واسمعوا وللكافرين عذاب أليم. خوای گەورە لەو ئاتەدا فەرمان بە ئیمانداران دەکا کەوا لا تقولوا راعنا مەڵێن راعنا بەڵکو بڵێن انظرنا. طبعا لە زمانی عەرەبی راعنا و انظرنا هەردووشیان یەک مانا دەبەخشی بەڵام لێرەدا دواتر ڕوون دەبیتەوە لەبەر چێ واسمعوا
جۆڕایەلی بکەن وللكافرين عذاب أليم لبو كافر كان هي عذاب زۆر بە ئێش و ئازار دیارە وەکو زانایان دەفەرموون لێرەدا وەکو ئەو ئاەی سوڕەتی النساء هاتیە خوای گەورە سوبحانه وتعالى باز لە جوولەکە دەکا من الذين هادوا يحرفون الكلمة عن مواضعه ويقولون سمعنا وعصينا واسمع غير مسمع وراعنا ليا بألسنتهم وطعنا في الدين وراعنا ليا بألسنتهم وطعنا في الدين كواتا جوولەکە یەک لە مەوقیفە هەرە ناڕێکەکانی بەرامبەر بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە بوو کەوا با بڵێن بە زمانی خۆیان بە شێوەیەک دەگۆڕی نەوع کەلیمەیەکیان لەگەڵ بەکاردێن کە زاهیرەکەی باش بەڵام باتینەکەی لە زمانی خۆیان زۆر خراپ بوو. مسلمانان کاتێکەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانێکی لۆ باز دەکردن وحی خوای گەورەی لە بۆ باز دەکردن فەرمانێکی پێدەکردن مسلمانان لەبەر هەندە بە پەرۆش بوون کەوا بە دەقیقی لە پێغەمبەری وەربگرن صلی الله عليه وسلم بە وردی لەبەر حەریص بوون لەسەرەوەی وەری بگرن و جێبەجێ بکەن دەیانگۆ یا رسول الله ڕاعینا یا رسول الله چاودێریمان بکە چاوەڕوانمان بکە واتە پەلەی مەکە تاوەکو بە تەواتی وەری بگرین تاوەکو جێبەجێ بکەین کەواتە ڕاعینا لە مراعاتەوە هاتێواتە چاودێریمان بکە ڕەچاومان بکە چاوەڕوانمان بکە ئەوەکو بڵێ لەسرە خۆلۆمان باز بکە تاوەکو بە تەواتی وەری بگرین تاوەکو جێبەجێ بکەین بەو نیازەوە وایان دەگۆ بە نیازێکی پاک کاتێک کە جوولەکە جویان لەو قسەیە بوو ئەوان ئەو کەلیمەیە لە زمانی خۆیان لە عیبری دیارە مانایەکی زۆر خراپ دەگەینی مانایەکی زۆر خراپ دەگەین وەکو جوێنێکە وەکو زانایان دەفەرموون ئەوان وەکو جوێن لە نێو یەکتری ڕاعونا یان ڕاعینا بەکاردەینن واتە ئەو کەلیمەیە وەکو جوێنێکە لە زمانی ئەوان ئیتر ئەوان دەهاتن ئەو کەلیمەیان بە فرسەت زان دەیانگۆ هەتاکو ئێستا ئێمە بەدزی جوێنمان بە پێغەمبەر دادا صلی الله علیه وسلم بەڵام لەون پاش بە ئاشکرا جوێنی پێدەن لەوەی ئەو تێناگا لە کەلیمەکەی ئێمە ئیتر ئەوانیش زۆر تەکیدیان لەسەر ئەو کەلیمە دەکەن ڕاعینا بە معنای ئەوەی ناوەکو مسلمانەکان دەڵێن یا رسول الله ڕاعینا بۆی کەوا ڕەچاومان بکە و چاودێریمان بکە و لەسەرمان ڕابوەسن نە ئەوان بەو مەبەستەی دەیانگۆ کەوا بە مەبەستە خراپەکەی لای خۆیان هاتیە وەکو زاناندان بە معنای ڕعونەت و بە معنای حمق دێ بە معنای گەمژەیی دێ حاشاش پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیتر خوای گەورە عالم الغیب والشهادە خوای گەورە ئاگادار ناودڵی ئەوانە خوای گەورە ئاگادار ناودڵی ئەوانە کەوا ئەوان بە چ مەبەستێکی خراپ هەتا وەکو داهاتنە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم دەجات بڵێن السلام علیکم السلام علیکم واتە الموت علیکم قاتلهم الله ئیتر پێغەمبەر صلی الله علیه و سلم لێ دەفەرمێ پێیان بڵێنەوە وعەلەیکم لەبەر ئەوانە بە لەفزێکی چاک وەناڵێن ئەنگۆش پێیان بڵێن وعەلەیکم ئەنگۆ چ دەڵێن ئەوە لەسەر ئەنگۆ نەک بڵێن وعەلەیکم السلام لەبەرەوەی ئەوان چ دەڵێن بە ئەوەی کە ئەوان دەڵێن لە بۆیان بگەڕێتەوە سبحان الله ئیتر ئەو کەلیمەش بە هەمان شێوە کەوا دەیانگۆ ڕاعینا بۆ مەبەستە پیسە و بە مەبەستی جوێندان ویان دەگۆ خوای گەورە دەفەرمی ئەو کەلیمەی بەکارمەینن ئەی ئیماندارینە بەڵکو لە جیاتی وەقول انظرنا هەر هەمان مانا دەگەین انظرنا یعنی انتظرنا یا رسول الله چاوەڕوانمان بکە کەواتە نفسی مانا دەبەخشی بەڵام لەفزەکە دەگۆڕێ لۆ تاوەکو هیچ مەزالێک نەمینێ لەوەی کەوا جوولەکە ئیستیغلالی هەر لەفزەی بکە تاوەکو بە مەبەستی خراپ بەکاری بینی واسمعوا وجوێڕالی پێغەمبەر بکەن صلی الله عليه وسلم و باش بزانن وللكافرین عذاب ئەلیم کەسانێکی کافر عەزابێکی بە ئێش و ئازاریان هەیە کەواتە ئەو کارەی ئەوان دەیکەن لە طعنەدان لە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بێئەدەبیکردن بەرامبەر بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە کوفرە هەر کەسێکی جواب بکە ئەوە لە بۆ کافران عەزابێکی بە ئێش و ئازار هەیە عذابێکی بە ئێش و ئازار هەیە خوا پەنامەندە ئەوجا لێرەدا وەکو ئیبن کەثیر ڕەحمەتوڵڵی عەلەیه بە زۆری لە مفەسرین باز دەکەن کەوا خوای گەورە لەو ئاەتە و لە چەندین ئاەتی کە ئاگادارمان دەکاتەوە بۆی کەوا بە هیچ شێوەیەک تەشەبوه نەکەین بە جوولەکە و بە دیانەکان بە هیچ شێوەیەک هاوشێوەی ئەوان نەکەین چاو لەوان نەکەینەوە خوای گەورە ئاگادارمان دەکاتەوە ئەو لەفزێک کە ئەوان بە مەبەستێکی خراپ بەکاردێنی ئەگەر چیئەت و بە مەبەستێکی چاچش بەکاری دەینی نابی بەکاری بینی تاوەکو بە هیچ شێوەیەک هەنجەتێکیان لە دەست نەبی ئەوان بێن تاعنە لە دین ئێمە بدەین کەواتە بەڕاستی ئەو ئاەتە و چەندین ئاەت کە بەڵگەی لەسەر ئەوەی کەوا وەکو لە چەندین لەفظی پێغەمبەری شاتیە صلی الله علیه وسلم کەوا نابی تەشەبوه بە جوولەکە و بە دیان بکەی سبحان الله یعنی خوای گەورە دەفەرمێ ئەو لەفزەش بەکارمێن کە ئەوان بەکاری دەینن یعنی ئێمەی مسلمان الحەمدولله خاوەن منهەجین خاوەن قورئان و سوننەین یعنی مصطلحاتی خۆمان هەیە پێویست ناکە ئەمە بەڕاستی چاو لەوان بکەینەوە پێویست ناکە مصطلحێک و زاراوەیەک بکارن کە ئەوان بەکاری دەینن
ئێمە کەسێک نین بێمەن هەج بین تاوکو چاولام بەداخەوە یعنی زۆر جاران دەبین لەنا ئومەتی ئێمە مسلمانان بە جەهلەوە یاخود بە لەوانەیە کەسانێکی بە عەمدەوە بەڵام بە زۆری بە عوزری جەهلیان لێ بینەوە چاو لە جوولەکە دیان دەکات لە چەندین شت چاو لە جوولەکە دیان دەکات سبحان الله لە کاتێکدا کە ئێمە خاوەنی قورئان و سونەین هەندێنین ئەمە بەڕاستی یەک لەفزی لە چاوان بکەن وەکو خوای گەورە مەنعی کردینە سبحانه وتعالى ئیتر لە خوای گەورە دەپاڕینەوە خوای گەورە بمانجێڕتەوە بۆ ئەو قورئان و سونەی کەوا لە بۆ پێغەمبەری دابەزان صلی الله عليه وسلم تاوکو ئەو عیزەتەما لەو بگەڕێتەوە وەکو لە بۆ پێغەمبەر گەڕاوە صلی الله وسلم وەکو لە بۆ ئومەتی ئیسلام گەڕاوە وەکو لە بۆ ئەو سێ قەرنەی کەوا لە خزمەت پێغەمبەر بوون يعني پێغەمبەر صلی الله عليه وسلم بە خەیریەتی قڕون باسییان دەکا یا ڕەبی خوا بمانجێڕەوە ئەو عیزەتەی کەوا دەست بە دین و بە قورئان و بە سونەتەکەی خۆمان بگرین چاو لە هیچ کەسێک لە غەیری خۆمان نەکەین تاوەکو خوای گەورە ئەو عیزەت و ئەو مەجد و کەرامەتە لبو أو أمة بجارته وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون